تەوەری دووەممان کۆسار باز لە AI دەکەین. ڕەنگە ئێستا مام حاجیەک یاخود دایگانێک لە ماڵەوە دانیشت پێ بڵێ ئەمانە باسی چیەکەن، باسی AI-یەکەن. AI واتە ژیری دەستکرد کە لە ڕێگەی ئامێرە ئەلەکترۆنیەکانەوە دەتوانین زیرەکی مرۆڤ بگەێنین و دەتوانین کۆسار بڵین زۆربەی لایەنەکانی ژیان ئێستا بە ژیری دەستکرد دەکرێت، لایانی ئابووری، بازرگانی، هەموو کایەکانی ژیان کە چەندین لە قوجیاوازی هەیە و هەندێکان و ئامانجی خۆی هەیە لەم بابەتەدا هێندە کارەکانی ئاسان کردو. ڕەنگە کۆسار ماوەیەکی تر بڵین خوا کفتەشمان بۆ دروست کاتوانین بۆی هەیە سانە ئەوە بڕاتە پێشەوە دنیای تەکنەلۆجیا عولەمەوە بڕاتە پێشە بووی هەیە ئەوەشی پێ بڵێ بۆ دروست بکات. بەڵێ بێگومان هەتا قسەکردن دەنگ وێنەکان بە ژیری دەستکرد دەهێنرێتەوە. کابرا چەند ساڵێکە کۆچی دوایی کردو و هێناویانەتەوە ئێستا بە ژیری دەستکرد دەتوانن بڵێ با بڵین بیکەن با شتێکی بارز و پیشانی بدەن. ئەمانە کۆمەڵە بابەتون کە قسەمان لەسەر کرد لەسەر ئەم بابەتە. ئێمە چەندین پرسیارمان هەیە و دیارە ئەم بابەتە گفتوگۆی زۆر هەڵدەگرێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەگەڵ دەکەین. لاس نەجمەدین خوێندکار و تەکنیکار لە سویدەوە لەگەڵمانە و ئەم بابەتە گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. کاک لاس سڵاو لێت بێت، بەیانیت باش؟ بەیانی باششکر. زۆر سپاس بۆ تۆ، تەندروستی تۆ چۆنە؟ خۆش بێ زۆر سپاس، دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ سپاسانەکەم. کاک لاس دەمەوێت لەوە دەست پێ بکەم، ئایا ژیری دەستکرد بە دیاریکراوی لە ساڵی چەندەوە دامەزراوە؟ یەکەم جار لە 1950 ئایدیاکیان دروست کرد. لە وەختەیە کۆمپیوتەرەکانیان زۆر بێقوت بوو، پێیان ناکرا ئیشە قورسەکەی AI پێ بکەن. ئیتر لە ڕاستیە لە دەوروپشت 1990ەوەیە بە گەوری بە سیستمی گەورە دروستیانە کرد و بەکاریانە هێنا بۆ پرۆژەی گەورەتر. بەس لەم ئاخیرەم 10 ساڵانەیە زیاتر و زیاتر گەورەتر بووە و خۆی بینین لە ChatGPT کە ئێستا زۆر ناسراو بووە، سیستمێکە کە نزیکەی هەموو وڵاتێک بەکاری هێنێت و خەڵک هەموو دنیا بەکاری هێنن ئەم سیستمە گەورانە. زۆر گەورەتر بۆ لە چاو وەختی کۆن. بەڵێ لاس کوردێکی جوان قساکەیت، سپاس کە ئامادەی لەگەڵمانەوەکو هاوکارم سانە لە پێش بەرنامەکە باسی کرد. دنیای ژیری دەستکرد ئێستا زۆر بەرەوە پێش چووە، ینی ڕۆژانە ئەپی تازە بڵاوە بێتەوە، ڕۆژانە پرۆگرامی تازە بڵاوە بێتەوە. چۆن بتوانین ئێمە سوود لەم ئەپانە وەربگرین یاخود لەم بەرنامانە وەربگرین بۆ کاروباری ڕۆژانەمان؟ پرسیارێکی زۆر باشە. لەبەرەوەی ڕێیە قورس بێت هەموو کەسێک بتوانێت بە بەردەوامی شتێکی تازە فێر بێت بۆی ئەیایەکی تازە بەکار بێنێت یا شتێکی وا. زۆربەی کات دەبێت خۆت بزانی تۆ یارمەتی چی پێویستە، چ نوع یارمەتێکی پێویستە و بزانیت کە چه ئەیایەک دۆزیتەوە کە یارمەتی بە بۆ نوع شتانە. مەسەلەن ChatGPT کە ئێستا باسمان کرد ئەوە شتێکی زۆر گەورە بووە، ئەنجا لە زۆربەی بوار و شتی وا ئەزانێت و ئەتوانی یارمەتێکی زۆرە بات. ئیتر ئەتوانی هەر بەوەی کە زمانێکی ئینگلیزی باش بزانیت پێ بڵێت کە چی پێویستە و توانە زۆربەی کات یارمەتێکی زۆرە بات لەو ڕووی ئەو شتانەی کە فێر بووە. ئیتر زیاترین ضرورەکە خۆت بزانیت چی پێویستە و بۆ شێوێ ئەیایەک دۆزیتەوە کە تۆ توانی بە باشی بەکاری بێنیت. زۆر باش. بەڵێ کاک لاس، لە چەند ساڵی ڕابردوودا پێیان وتووە AI وینتەر تا زستانی ژیری دەستکردواتە هێندە لە ناومێدیە بۆ هێندە داڕوخاو بووە، بەڵام دواتر بژایەوە. ئەمە چۆن بوو، چۆن بژانەی بەخۆی بینی دواتر؟ بۆ ماوەیەکی زۆر ئێمە نەمانەتوانی بگەینەوە ئاستەی کە مەسەلەن ئەیایەک بتوانێت بە ئاسانی زمانەکەمان تێبگات، بزانێت چیمان پێویستە و بزانێت کە چۆن یارمەتیمان بات. کەسێکی ئاتیادی کە پرۆگرامی نازانێت نێزانی چۆن لەگەڵ ئەیایەکە قسە بکات. بەس نزیکەی 4 ساڵەوە پێش کۆمپانیایەکی وەکو OpenAI کە ChatGPT دروست کردووە فێر بوون کە چۆن ئەم شتانە دروستکەن، ئەنجا کە دەریان هێنا کۆمپانیاکانی تریش خێرا فێر بوون. مەسەلەن گوگل دیپ مایند ئەوانیش AI خۆیان دروست کردوونەی جێمینایە، مێتاش دانێکی تری دروست کردووە، فەیسبوک یانی لامان دروست کرد. ئیتر لە پڕەکە زۆر گەورە بوو، ئەنجا بوو بە یەکێک لە
بوارە گەورەکان لە ناوبواری تەکنۆلۆژیە. بەڵێ کاگلاس بێگومان AI لایانی پۆزتیف و هەروها نەگەتیفی شێوە تا ئەرێنی و نەرێنیشی هەیە لە چه حاڵەتێکدا با بڵین نەرێنیەکانی کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر مرۆڤایەتی؟ زۆربەی مشکلەکان کێتە سەر AI لە ناو دەیتاکەیە کە لە یەکەم جارە AIەکە شتی فێرەکەیت. زۆر ضرورەکە بزانی کە دەیتاکە و کوالتی بەرزە و کە بە شێوەیەکی ڕاست AIەکە فێرەکەیت. ئەگە غەڵەت فێر بێت نازانێت چۆن یارمەتی بە و ئەتوانێت بە شێوەیەک مشکلەکانی گەورەتر بکات. ئیتر زۆر ضرورە ئەمە بتوانی زۆر لی تێبگەی پرۆگرامینێکی باش بەکاربێنیت بۆی کە بتوانی AI سیستمەکە و بە شێوەیەکی باش مشکلەکانە بۆ حەلکات. ئەو مشکلەی ئەوەیەکە لە گەورەترین مشکلەکان لە ئێستا. کاکەلاس باسی ئەوەمان کرد کە مێژوەکەی لە ساڵی 1950 بۆ 51ەوە کە سەری هەڵاوەوە دەست بە ئەم ژیری دەستکردە کراوە، بەڵام دوو-سێ هەفتە لەمەوە پێش ئەگەر ئاگادار بیت بەرنامەیەکی تر بڵاو بووە کە پێوترێت دیپسیک کە بە منافز یاخود بە هاوتەری بدانرێ لەگەڵ چات GPT و لەگەڵ سیستمی ژیری AI و ئەمانەیە. فەرقی ئەم بەرنامانە چین؟ یعنی ئەمێ ئەوە تێبگەم تۆ لە چات GPT کە شتێکە نووسی جواب تیاتوە لە دیپسیکیشە من دوێنە شەو نمونەیەکم بەکارهێنا هەمان شتە، بەڵام ڕەنگە لە ڕووی زمانەوانیەوە فەرقیان هەبێن. جا ئەمێ وەکو تەکنیکارێک وەکو خوێندکارێک وەکو کەسێک کە شارەزای لەو بوارەیە بۆمان ڕوونکەیتەوە جیاوازی ئەم ئەپ و بەرنامانە چین؟ بەڵێ دیپسیک بە تایبەتی شتێکی زۆرین بوو کە یەکەم جار هاتە دەرەوە و بیستمان وەکو خۆت وتت ئێستا لە ئاستی چات GPTە لە هەموو شتێکا زۆر باشتر نیەتیای بەس زیاترین لە ئێستا ناسراوە بۆی کە لە بیرکاری و لە پرۆگرامینا باشتر بێت لە چات GPTە. ئیگەنا بەعام هەرکو یەکن جوابەکانی وتێ نزیکن لە یەکتریەوە. فەرقەکەی چییە؟ ئەوەیە کە دیپسیک تیمێکی زۆر بچکۆلەترە لە چاو ئەوانەی چات GPT کە ئەوان نزیکەی 1200 و دیپسیک نزیکەی 150 و توانیان سیستمێکی AI دروستکەن کە زۆر هەرزانترە و زۆر بە ئەنەرژی کەمتر ئەتوانیت بەکاربێنی. ئێستا یەکێک لە مشکلە گەورەکان لەسەر بۆ کۆمپانیای چات GPT ئەوەیە کە ئەوان پێویستیان کرد بیلیۆنان دۆلار وەرگرن بۆی کە بتوانن AIەکی خۆیان دروستکەن بۆی کە تەم ئاستی کە ئێستاە. بەس دیپسیک توانی 500 جار شتێکی وا لەو بابەتانە هەرزانتر بیکەن. ئەوان زۆر خێراتر و هەرزانتر ئەمیان دروست کرد ئەنجا هێنانە دەرەوە بۆی کە هەموو کەسێک بە خۆڕایی بتوانێت بەکاری بێنێ. مەسەلەن چات GPT ئەنواع هینی هەیە، ئەنواع مۆدلی هەیە کە پێویستەکە $20 بۆ $200 لە مانگانەیە بۆی کە بەکاری بێنی پێویستەکە پارێکی زۆر بێت بۆەوە. بەس دیپسیک بە تاڵاتی خۆڕاویە و خۆشیان کۆمپانیەکە بە هەرزانتر دروستیان کردووە. گرفتێکی گەورەش دروست بوو لە بینی دیپسیک و چات GPTە. لاس با پرسیارێکی ئەوە بکەم لەو ماوەی پێشووە لە بەردەم یەکێک لە ئوتێلەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئۆتۆمبیلێک سارێک تەقیەوە گڕی گرت لە جۆری ئەو سارانەی کە هین بوون کە ماسکە ئیلۆن ماسکە بەڵێ تێسلا سایبەرتراکەکان بوو. لە دوای لێکۆڵینەوەکان لە ڕووداوەکە FBI و ویلایەتە یەکگرتووەکان وتیان کە ئەمە لە ڕێگەی ژیری دەستکردەوە ئەم کارە ئەنجام دراوە. جا ئەمێ بزانم ئایا ژیری دەستکرد ئەوە خەتەرە کە بتوانن ئەم کارانەشی پێ بکرێ؟ بە تاکیدەوەش مشکلەیەکە ئەوە لەوێ پێویستەکات کەسێک لە شوێنێکە کە بتوانێت کۆنتترۆڵی ئەم دروستکردنی سایبەرتراک و شتانە ڕەنگە حکوومەتەوە بێ، ڕەنگە لە کەسێک بێت کە شنکی بەرزە لەناو کۆمپانیای تێسلا دیارەکە بێوان تۆزێ زیاتر هین سیستمەکانیان تاقیکردنەوە و هەستی پێ بکەم بزانن هێشتا توانین بەکاری بێنین و ئەتوانین بیفرۆشین بە
خەڵک ڕەنگە لە تێکنیکیەوە نەزانێت شتانە لە بەرەوەی مشکلێکی زۆر گەورەیە ئەگەر گاتەوە ئاستێکە ئاوێنە تەقێتەوە و ڕەنگە خەڵکی دەور پشتی ئەزار پێ بگەێنێت ئیتر زۆر زۆرورەکە زۆر شتەکانە تاقیکەیتەوە و چەند جارێکی زۆر ترکی بزانین چۆن نتوانین باشتری بکەین چۆن نتوانین ئەگەر مشکلەیەک ڕوویە زوو هەستی پێ بکەین بۆی نەگاتەوە ئاستێکە مەسەڵەن تەقێتەوە یان پشکێت یان شتێکی وانە خراپ زۆر زۆرورە. بەڵێ کاگلاس کەواتە دەتوانین بڵین کاریگەری تەواوی لەسەر هەتا لایەنە سیاسەکانی ئەو وڵاتەشێ بۆ مەسائلی هاکردن و کۆمەڵێشت لەم بابەتانەوە یاخود بردننی زانیاریەکانی وڵاتێک بۆ وڵاتێکی تر. ئەی لەلایەنی تەندروستیەوە چه کاریگەریکی هەیە لەسەر کایەکانی ژیان ئەی ئەتوانێت بە زۆر شێوە یارمەتی ئێمەش بات مەسەلەن ئەگەر تۆ لە مەکتەبیت و هەستیت کە بوارێکی تایبەت قورسە بۆت ئەتوانێت زۆر بە ئاسان و شەوێکی خێرا شت بۆ شەڕکە و هەرچەندێک پرسیار لێکەی هیلاک نابێ بەدەستەوە یان شتێکی واتوانێت تا بانی دانیش لەگەڵدا شتە زۆر بە ئاسانی بۆ شەڕکات و یارمەتێکی زۆرتەیە بۆ زۆر کەس توانە نەمانە بەکاربێنن بۆی کە دەرەجەی باش بێنن لە زانکۆ یان شتێکی تازە فێر بن تااقەتیان نییە ڤیددیۆ کتێرکەن یان چن بۆ شوێنێک کۆرسێک وەرگن توانێت زۆر یارمەتی بۆ شێوێ وەختە بۆ بێنێتە. بەڵێ کاگلاس یعنی کەواتە دەتوانین بڵین ئای دەتوانێت خۆی بەڕێوبەری خۆی بێت و پێویستی بە هیچ کەسێک نەبێت و ئایا مەترسی ئەوەی نییە کە خۆی لە کۆنتترۆل دەربچێت؟ ئەوەشیانێتەوە لەسەرەوەی کێ دروستێکات و وەگەر حکوومەت ئاگەی لێ بێت ئەم شتانە بە تاکیید توانێت بگاتەوە مستەوە کە خۆی بە تاواتی شکات و ئێمە دەستێکمەتیانە بێت و نەتوانین کۆنتترۆل بکەین بەس نابێت بگاتە ئەو مستەوە ئەوە شتێکی زۆر خەتەرە بە تاکیید پێویستەکە ئێمە بە بەردەوامی باشتر بکەین بەس بۆی کە یارمەتی مرۆڤ نەک بۆی کە جێگرمان بێت یان شتێکی وە زۆر زۆرورامەمان ئاگا لێ بێت بۆی قەت نەگاتەوە ئاستە. زۆر باشە. کاکە لاس نەجمەدین لە ستۆکۆڵم پایتەختی